بۆیە مەسەلەی خانەنشینی بەگشتی بۆ کرێکاران زەرورە. ئێمە وەکو سندیکەکانی کرێکارانی عێراق پارێزگای کەرکووک ئەو ئامارەی کە لە بەردەستمانە سەبارەت بە ڕووداوەکانی کار لە ساڵی 2025 تا ئەم 4 مانگەیەکی دەکات ناو ساڵی 2026 زیاتر لە 334 کرێکار بەر پێکان کەوتون، ڕووداوی کار کەوتون و بریندار بوون. لە ناو ئەوانەیشە 25 کرێکار گیانیان لە دەستداوە ڕاستیەکەی. ئەو ئامارەیش لە سنتەری نیشتیمانی سەلامەتی و پیشەیی عێراقی لە پارێزگای کەرکووک دەستمان کەوتووە. هەرچەنە ئێمە ئەو ئامارە بە ئاماری کۆتایی نازانین، چکە مەزانین ڕووداوی تر ڕوویداوە و کرێکار بریندار بووە، ئایا کرێکار یانی لە دەستداوە بەڵام نەگەیشتوە تاوەی کە ئامار بکرێن. بەداخەوە ئەوە هەیە. تر سوپاسانێک. حکوومەتی عێراقی چی کردووە بۆ کرێکاران، بۆ کەسوکاری کرێکاریان خود بۆ بریندارەکان تا کوردستان؟ ئەوەی بکرێ حکوومەتی عێراقی بیکە زیاتر پەیوەندی بە بابەتی شمولی کرێکارەکەیە بە یاسای خانەنشین و دەستەبەری کۆمەڵایەتی کرێکاری کە ئەو یاسایی کە ئاخری یاسا لە ساڵی 2023 بە ژمارە 18 دەرچووە. هەر کرێکارێک زەمان کرابێ لە دایرەی زەمان بە تاکید قەرەبووە کرێتەوە، یاخود خوا نەخواستە گیانە دەزان بێ خانەنشینیەک بۆ وەرەسەکەی دوای خۆی بەجێ هێڵڕێ، یان ئەگە بریندار بێ بە شێوەیە لە شێوەکان نەتوانێت کار بکە خانەنشینیەکی بۆ دەستنیشانەکرێ و بە حەق خانەنشینی خۆی وەرەگرێ. بەڵام ئەوەی کە نەکرابێ بە تاکید بەداخەوە کاوەڵێن زۆربەی خاوەنکارەکان پەنا بە نەبەرەوەی کرێکارەکانیان زەمان نەکەن، ئەو کاتە خاوەنکار ڕوبەڕووی لێپرسینەوە دەبێتەوە لەلایەن یاساوە بۆ ئەوەی کە کرێکارەکەی زەمان نەکردووە و بە تاکی زۆر لەوە قورسترەکەوێ لەسەریکەوە شمولی نەکردەوە بە زەمان. ئێمە 12 خاڵمان دیاری کردووەکو یاداشتێکە بتوانین بیدەینە لایەنی پەیوەندیدار لێرە. گرنگترینیان دەرکردنی ئەو یاسایانە کرێکاریانێکە بە قازانج و بە بەرزکردنەوەی ئاستی ژیانی کرێکار و چینی خەڵکی زەحمەت کێشە. خاڵێکی تر لەوانە مەسەلەی کارپێکردنی منداڵان کە لەم شارەیە بە تایبەتی ئێستا منداڵێکی زۆر کاری پێکرێ و بە شێوەی نایاسایی و هیچ ڕێگەیەک نییە بۆ بەرگەریکردن لەو کارانە. یعنی ئەم خاڵانە گرنگە. مەسەلەی خانەنشینی مەسەلەن کرێکاران و بە تایبەتی کرێکارانی ئەهلی هیچ یاسایەکی کار ئاوا ئێستا نییە بۆ ئەوەی کە بتوانێت دەستەبەریان بۆ بکات و مافەکانیان پارێزا بکات. بۆیە مەسەلەی خانەنشینی بەگشتی بۆ کرێکاران زەرورە و بە تایبەتی بۆ کرێکارانی ئەهلی ئەوانە گرنگە کە بتوانن مەسەلەی خانەنشیان بۆ جێبەجێکردن. ئەمە سێ خاڵی گرنگە لە ناو ئەو 12 خاڵەیە کە باسمان کردووە. دەتوانێت ئێوە ساڵانە لەم بۆنەوە یادەیە یادداشتێک پێشکەشی ئیدارەی کەرکووک و لە پەیوەنددارەکان بکەن و هیچیشی ئەنجامی نەبووە تاکو ئێستا؟ حتمما ئێمە ساڵانە یاداکەینەوە و یادداشتەکان دەدەینە پارێزگار و ئیدارەی شار و ئەوانە، بەڵام ئەمانە زۆر فشاری ئەوێ. بەڕاستی ئەگەر هێزێکی گەورەی کرێکاری و ئەحزابی سیاسی و چەپی نێتە پشتی ئەمانە و فشار بۆ ئەم حکوومەتە نێنە، حتمما هیچ شتێکی لەوانە جێبەجێ ناکرێت. بەداخەوە ئێستا ئاسی بزوتنەوەی کرێکاری و ناڕەزایەتیەکانی کرێکاران بە بۆنەی بێکاری و برسێتی ئەو سیاستانەی کە بۆ تێکشکانی ئیرادەی کرێکاران بەکارهێنراون وای کردووە کە بزوتنەوەی کرێکاری زەعیف بێ و نەتوانێت فشار بۆ دەوڵەت بێنێ یاخۆ بۆ ئیداری شار بێنێ کە بتوانێت بەشێک لانی کەم بەشێک لەم یاسایانە جێبەجێ بکرێت بە قازانجی کرێکاران.